یەکەم یاری قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولی یانە پلەیەکەکانی کوردستان لە نێوان هەردوو یانەی سۆران و خاک بەڕێوە چوو کە تیایدا سۆران بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاریەکەی بردەوە. یاریەکە لە ناو یاریگای سۆران بەڕێوە چوو، هەر لە سەرەتاوە سۆران کۆنتڕۆلی یاریگای کرد بوو. دوجار لە هێڕشێکی ڕێکخراودا هۆشمەندتەها لە خولەکی 12 گۆڵی یەکەمی بۆ یانەی سۆران کۆماکرد. کوڕانی یانەی سۆران بە تاکە گۆڵێک ڕازی نەبوون، هێڕشەکانیان سڕ کردەوە و لە خولەکی 32 یاریزان ڕەنجاو موسڵێح گۆڵێکی تری بۆ یانەی سۆران تۆمار کرد و گێمی یەکەم بەم ئەنجامە کۆتایی هات. گێمی دووەمی یاریەکە دەستی پێکرد و یاریزانانی یانەی خاک هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا. سەرئەنجام یاریزان عەلی حوسێن لە خولەکی 86 گۆڵێکی بۆ یانەی خاک تۆمار کرد. یاریەکەش بەم ئەنجامە بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە بەرژەوەندی یانەی سۆران بە کۆتایی هات. ئاسی یاریزانەکانمانە توانم بڵم لە گێم یەکەمە زۆر باش نەبوو، ئەوش لەو گێمەشە ئەوان توانیان 2 گۆڵمان لێ بکەن، پیرۆزباییان لێکەم. ئینشاڵڵا ئێمە لە هەوڵە دێن بۆ یاری داهاتوو قەرەبووی ئەم خەسارەیە بکەنەوە. هۆکارەکەی چیەوە بوو ئێمە لە گێمی یەکەمە 2 هەڵەمان کرد، ئەوش بۆ 2 هەڵەیە گۆڵەکانمان لێکرا نەماتوانین تەعجیز بکەین، تەنها 1 گۆڵمان توانین لە گێمی دووەمە بکەین. ئەمڕۆ سوپاس بۆخوا توانیمان وەکو یانەی سۆران لە چارگۆشەی زێڕین یەکەم سەرکەوتن لە یاریگای خۆمان تۆمار بکەین. ئێمە وەکو سۆران هەموو یاریزانەکان بەڵێنمان داوە کە ئەم ساڵ بگەین بە خولی نایاب ئینشاڵڵا بە هەوڵ و تێکۆشی هەموو خەڵکی سۆران و هەموو هەندارە شیرینەکانمان. یانەی سۆران چەندین ساڵە هەوڵ دەدات بگاتە ڕیزی یانە نایابەکانی کوردستان، بەڵام تاکو ئێستا بە ئاواتەکەی نەگەیشتووە. هاندەرانی زۆرترین پشتیوانی یانەکەیان دەکەن بۆ هێنانەدی ئەم ئاواتەیان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.